ئەمن ئیرێزی قادریم ئیرێزی قادری ئازەر لە دایکبووی شاری مەهاباد بەڵام بڵم لە چۆ ژیاوم لە هەموو جێگای ژیاوم بێزگە لە مەهاباد تا ئاخرانە لە منداڵی وەرنەقاشیم دەکێشاوە یانی لەگەڵ منداڵی هاوتەمەنی خۆم دیارە جیاواز بووم ئەو جووەکی باز دەکەن دایکم و بابم وایلی بەڵام بەفەرمووی بۆ فێربوو بۆ فێرگەیەکی چوو بێم تایبەت بە نەقاشی لە کلاسی دەی سەرەتایی کلاسێکی فێرکاری تەڕاحیم دیوە ئی نەقاشی لەو دەمەوە دەستم بەکاری نەقاشی کرد وەڵایەم زۆر بە بۆ خۆم ئەلاقەم هەیە بە مێژوو فەرهەنگ و کولتوری کوردی وە زۆربەی ئەو شتانە کە دایانخێنمەوە پێم خۆشەرەوە بە نەقاشی بیان خۆڵخێنم وەک شتێک بێنە بەرچاو زۆرتر تایبەتە بە مێژوو ئەدەبیات کولتوری کوردی 3 ساڵە بەڕەسمی ئیدی هەر فەقەت کاری نەقاشی دەکەم نەقاشەکانیشم بەرهەمەکەی بۆتە نمایشگایە کە 2 ساڵ پێش دامنا دوایوی ئیدی لەبەر کۆرۆنایمت بەداخەوە موقعێتەکە جوورێک بوو نەمتوانی پێشانگای دیکە داینێم بەڵامەوە هەروە دەکەشمەوە کۆ دەکەمەوە ئیشەڵا ئەگەر عمرێک هەبێ بۆ دوای کۆرۆنایە بتوانین موقعێتێکی باش هەبێ لە نزیکەوە لە خزمەت خەڵکدا بێ نەقاشەکە زۆر بە نەقاشەکان لە ڕاستیدا من دەیکێشمەوە بۆی کە بەشێک لە کولتور و فەرهەنگ و ئەدەبی کوردیم سەبت کردبێ لەسەر تابلۆیەک وەک شتێک کە بمێنێتەوە بۆ گەلێک بۆ نەتەوەیەک بەڵام لەو بینەدا داواکاریشم هەیە زۆر بە لە دەرەوەی وڵاتن کوردانی دانیشتوی ئەوروپا بە تایبەت ئەرە وڵا بۆ وانیش کارم کردو جاروبار بۆ خۆیان هاتوون بردویانەوە جاروبار دۆست و برادەریان هەبوو هاتوون وەریان گرت و بۆیان بردوون تابلۆی شەڕی قەڵای دمدم زۆر دەنگدانەوەی هەبووە خەڵکیش زۆر هەم پێیان خۆش بووە هەم پێیان کارێکی باش بووە لە ڕاستیشدا بۆ دڵی خۆم کێشامەوە زۆر بۆم گرنگ نەبوو کە دەنگدانەوەکەی چۆن دەبێت پێم خۆش دڵم حەسێتەوە ئەو جوورەی کارم لەسەر کرد زۆرم تاقی خوش لەسەر کرد بوو لێ کۆڵینەوە زۆر بۆ کرد بوو هەر بەو جۆرەش کێشامەوە و الان تقریبا لە هەموو تابلۆکانمدا ئەو لە هەمووان زۆرتر لایەنگری هەیە ئەمن بە سروشت کەمتر ئەوانێکم پێ کردووە لە ڕاستیدا گرنگیم پێداوە بە خااترەوەی کە زۆربەی نەقاشان دەبینم کاری سروشت دەکەن سروشتەکە دروستە سروشتی کوردستانی زۆر جوانە بەڵام بەشی کولتور و فەرهەنگکەی دیتم کاری زۆر کەم لەسەرکراوە زۆر حولی خۆم لەو بوارە دەداوە بەڵام وەک سفارش بفەرمووی یا داخوازی کە هەیان بێت بۆ ڕووبەرگی کتێبان زۆر جار داوام لێ دەکرێت کە کارم کردو لە نێو ئێران بۆ دەرێ ڕووبەرگی کتێب چەندانەیەکم کار کردو پێشم خۆشە و کارە تەواوی کارەکانی خۆ من زۆر کەم لە ڕووی وێنە یا لە ڕووی کاری کەسێکتی کە پێشتر کارم دەکرد بۆ فێربوون بەر لەوەی کە بۆ خۆمی دی بەڕسمی بم هەوێ کاری نەقاش دەست پێ بکەم بەڵام لەو دەمەوە کە لە 3 ساڵ پێشەوە کە بەڕسمی کاری نەقاشیم دەست پێ کردە من ئیدی هەمووی تەڕاحەکانی خۆ من ناوەڵالەکە زۆر ناگرم ڕەنگدانەوەی وێنەی هێندێک لە برادران ممکنە بۆ من جوان بوو بێ ئەویش تایبەت بەوڕۆنێ مەسەرەن ئەکسەکانی مێژووی وەک ئەکسەکانی ئەلەکساندر هەیاسم بە تایبەت زۆر پێجوانە ئیسەدەیەکی ڕابردووی منتەقەی ناوچەی موکریان بەڵام هێندێک ئەکسیش هەن وەک ئەکسەکانی کە لە ڕۆژاوای کوردستان هەڵگیراون یا لە هێندێک ئەکسەکانی دیکە کە لە ئەیلات و ئەشایر و شتیوا هەڵدەگیرێتەوە عەشیرە و شتیوا پێم جوانن بەڵام وای نییە لە ڕوویوان کار بکەم وەک شتێکی هەستم دەبزوێنن کە بە خۆم کارێکی تایبەت بکەم کەس پاڵپشتیم ناکە هەر بە خۆمم پێشم وایە هەر هونەر دەبێت بە خۆی لەسەر پێی خۆی بێ ڕسمەن نەقاش نەبووم کاری نەقاشیم 3 ساڵە دەست پێ کردو دەو مۆڵەتەدا یەک پێشانگام هەبوو کە دوای کۆرۆنا بەسەردا هاتووی نەمتوانی پێشانگای دیکە دانێم بەڵام لە ساڵەکانی داهاتوو داگەر عمرێکە بێت تەمەنێکە بێ و کۆرۆنای تێپەڕێنین بەرنامەی زۆرم هەیە لە کوردستانی باشوور هەتا بۆ بەو کشوەرانەی ئوروپاوانش بانکێش کراوم
بۆچی ئەرزکەم بۆ فەڕەنسەی بەڵام ئیدێوە هەمووی بەستگی هەیە بۆی کە بزانین لەو تنگانەی کۆرۆنای خلاصەمان دێ دەتوانین ئینشەڵڵا قسمەت دەبیانە. قەدەرێک پێش دەستم بەوە کردبوو تقریبان ساڵێک بۆ من کراسەکانی فێرکاری تەڕاحیم هەبوو چون لە زۆربەی شارەکانی کوردستانی لان نەقاشی فێر دەکرێن بەڵام بە شێوەی سیاقەڵەمە من سیاقەڵەم پێیەکێک لە تکنیکەکانی نەقاشی وەک ڕەنگی ڕۆغن وەک ئابڕەنگ ڕەنگاو یا پاستێل گەچی پاستێل ئەوانە تکنیکن تەڕاحی شتێکی دیکە تەڕاحی واستەیەکە لە مابینی بیری نەقاش لەگەڵ ئەو شتێکە دەتوانێت بیکات بێنە سەر عەرزی واقع و بە خەڵکی نیشاندا ئەوەم زۆر پێ هونەرە ئەو بەشە فێرکاریم دانابوو تێدادێکیش هونەروەری باشم هەبوو کە کاریان دەکرد ئێستاش دەتوانێت درێژەیە هەبێ و هیوادارم لە داهاتوودا تیپێک نەقاشی باش لەوە بەوە دەرکەوێ ئومێدم پێیانە.